پرۆسی هاوسەرگیریت پێکهێناوە؟ بەڵێ. ئامادەی لە دۆخێکا بۆت بگونجێ کاژنی دووەم بینی؟ وەڵی برا بەڕێزەکەم نەک بگونجێ من خۆم گونجانومە ئەوە تا ئەوە ها ئیشەڵا خوا بیکاتە قسمەت بەیانی یا دووبیانی کابرا وەتەنی تێی گەپڵێنم ژنی دووەم دێ؟ بەڵێ ئیشەڵا بە بەڵگەیشەوە. ئەمە کێشت بە دروست ناکە لە ماڵ؟ هەموو شتێکێتە سەر پیا خۆی برا بەڕێزەکەم بۆ کێشە بۆ یعنی ژەن ژنەخوا هیچ کێشەیەک نییە. من ینی مافی ژن لێرە پێشێ لەکرێ ژن ینی ژنی دووەم کە ئەهێنرێ ژنی یەکەم لە بیرەکرێ شتی وانە برام شتی وانە ئەسڵان ئەسڵ نییە. هەموو کەسێک بە بای خۆی عەقلیە خی گەورە بووە ئەمە چی داناوە لێرە عەقلی داناوە تۆ بۆ فەرقەکەی هیچ فەرقێکی ناوێ ماشەڵڵا ئێستا لەخوا بەزیادبێ منە ژوون کابراوەتەنی وتی ئێستا ژن زۆرە و لەخوا بەزیادبێ هەمووی کەسی ڕێک و پێکە و بۆ دابنشێ لە ماڵەوە. بەشێک لەو پیاوانی قسەیان بۆ ئێمە کرد ئەڵێن دۆخی مادیمان نەگونجاوە بۆی کە بتوانین ژنی دووەم بێنی. یەک شتێکت پێ بڵێم برام یەک پرسیارێکت لێکەم لە چێلەی هیچ کەسێک نووسراوە فڵانە کەس لە برسا مردووە؟ هیچ کەسێک لە برسا نامرێ خی گەورە ڕزقیەدا لە چێلەی هیچ کەسێک نەنووسراوە فڵانە کەس لە برسا مردووە خی گەورە ڕزقیەدا. ئەوسەری ئێستاد ئاگادارە لەو پرۆسی دووەم هەر زۆریش و زۆرشی پێخۆشە و کابرا وەتەنیوتی حەمەوەک حەمەدەمبڵوتی دەفعمەکە بە ناو شتەکەەوە. ئێستا دادگاکانی کەرکک جۆرێک لە بڕیارێکیان بڵاو کردێتەوە کە بتوانن پیاوان ژنی دووەم بێنن یا سێەم و چوارم بەبێ گەڕانە بۆ ژنی یەکەم. کورە قوربانی و بڕیارە بم قوربانی ئاو دەست و پەنجەیە بم کە تەوقیعەکەی لەسەر کردووە کورە گیانمان دەرچوو مردی